بۆیە خوای گەورە ئاگای لێ ئەو ملحید و بێدینانە ئەمڕۆ قورئانەکان دەسووتێنن. دەی ئێوەش ئەوە سەری ساڵە بڕۆن هەڵپەڕن بۆیان، بۆ ئەو بێدینانە هەڵپەڕن، بڕۆن سەری ساڵ جەژنیان بۆ بگێڕن. شەرمەزاری بۆ موسڵمانەی ئاگای لە دینەکەی خۆی نەماوە، شەرمەزاری بۆ ئەو موسڵمانەی چۆپڵە بۆ ئەوانە لێدا هەڵپەڕکێ بۆ ئەوان دەکا گۆرانی بۆ ئەوان دەڵێت. دەی ئەوان سەری ساڵ دەڵێن خوا کوڕی بوو، عیسا کوڕی خوایە، خوا کوڕی بوو، نەعوذ بالله. سەری ساڵ دەڵێن خوا لەدایک بوو، تۆش جەژنی بۆ بگێڕە. ئەوە حاڵەکەشانە ڕۆژانە ئاوا قورئان دەدڕێن و سوکاتی بە قورئان دەکەن، تۆش ئەڕۆی جەژنیان بۆ دەکەی، بەشداری جەژنی ئەوان دەکەی. لا يخفون علينا، خوا ئەوەی تۆشی لێ بزر نابی و نابێت کە لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکری لەسەری. بۆیە ملحیدەکان چی دەکەن بیکەن؟ ئەو ئیسلامە نورێکە، مانگێکە، خۆرێکە، بە دەمی پیس و گڵاوی ئێوە ناکوژێتەوە. هەر دەم درێژی بکەن. فیرعون دەم درێژی زۆر کرد بەرامبەر موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، بەڵام خوای گەورە چی لێ کرد؟ لەناو ئاوە غەرقی کرد و پەشیمانیش بووەوە. نەمرود دژایەتی ئیبراهیم پێغەمبەری زۆر کرد صلی الله علیه وسلم، خوای گەورە بە مێشولەیەک لە ناوی برد، چوە ناو مێشکێوە لە ناوی برد هەتا کوشتی. بۆیە خوا ئاگای لە هەموو ملحیدەکان و بێدینەکانەیە، هیچی لێ ون و بزر نابێت. هەڵی گرتوونە بۆ ڕۆژێک لە دنیا و لە قیامەت ڕوڕەش و ڕسوایان دەکا بە پشتیوانی خوا.